بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو و ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە داهاتەکانی هەرێم لە 4 مانگی یەکەمی ئەم ساڵدا دەکەین واتە مانگی 1 و 2 3 و 4 ساڵی 2025. باش بێگومان ئێمە داهاتی نەوتمان هەیە و داهاتی ناوخۆمان هەیە و داهاتی ئەو داهاتەمان هەیە کە لە حکوومەتی ناوەندیەوە لە حکوومەتی فدراڵیەوە وەکو موچە دێت بۆ هەرێمی کوردستان. لە داهاتی نەوت 1 تریلیۆن و 568 ملیار دینار زیاتر داهاتمان هەبوو. لە داهاتی ناوخۆ 1 تریلیۆن و 166 ملیار زیاتر داهاتمان هەبووە. ئەو پارانی کە لە بەغداوە هاتوون بۆ هەرێم لە 4 مانگی یەکەمی ئەم ساڵدا 4 تریلیۆن و 117 ملیار دینار زیاتر هاتووە. ئەگەر ئەمانە کۆ بکەینەوە هەر سێ داهاتەکە ئەکاتە 6 تریلیۆن و 653 ملیار زیاتر لە بەردەستی حکوومەتی هەرێما بووە لە ماوەی 4 مانگی یەکەمی ساڵی 2025. باش ئەم 6 تریلیۆن و 653 ملیار دینارە خەرجی موچە چەند بووە لەم 4 مانگەیە؟ 4 تریلیۆن و 117 ملیار دینار بووە. ئەی چەندی ماوەتەوە؟ 2 تریلیۆن و 535 ملیار ماوەتەوە. ئەگەر ئەم 535 ملیارش وەکو با بڵین خەرجی وەزارەتەکان و خەرجی حکوومەت دابنین بێگومان 2 تریلیۆن دینار ماوەتەوە کە بەم 2 تریلیۆنە دەتوانرێت 2 مانگی تر موچە بەسەر فەرمانبەرانە دابەش بکرێت. واتە ئەو داهاتانەی هەرێمی کوردستان لە بەردەستی حکوومەتی ماوە بەسەر چووە بووە لە ماوەی 4 مانگە بەشی موچەی 6 مانگی موچە خۆرانی هەرێمەکات و دەتوانێت خەرجی وەزارەتەکانیش دابین بکات. ئەمەی کە لە بەژمارەی ئەم جارەدا باسمان کرد داهاتەکانی هەرێم بوون لە 4 مانگی یەکەمی ئەم ساڵدا.